وایە دەڵێن 120 لێ وەردەگرێ لەگەڵ هەل نەفرێک یعنی کە ئێستا تۆ 5,000 ببەی 1000 دینار بۆ شەریکە دەڕواتن. بەڵێ دیارە بەشێک لە شۆفێرانی تەکسی لە شەقامی چلمەتری شاری هەولێر بە دیاریکراوی نزیک بازاڕی لەنگە ماوەیەکە چەند ڕۆژێک ئەبێت کابینەیەک دانراوە وەکو ئەوە خۆیان دەڵێن بۆتە کێشە بۆ ئەوان کە ئەو کۆمپانیایی کە ئەم کابینەی داناوە بڕێک پارەیان لێ وەردەگرێتن و ئەوانی ژۆخوان دەڵێن نازانین هۆکارەکەی چێت. جا من ئێستا بە وردەکاری زیاتر لەگەڵ کۆمەڵێک لەو خاوەن کۆمەڵێک لەو شۆفێری تەکسیانە قساکەم. سڵاوت لێبێ کاکتوانم. سڵاوت لێبێ بەڕێز بەخێراتین. ئەم کابینەی چ لێرە دانراوە ئێوە ئاگدارن ئاگدار نینە زەحمەت نێ؟ واللهی ئەمە بەپێی ئەو قسانەی کە لێرە بەربڵاو بۆتەوە دەڵێن کۆمپانیایەکە ماگانە پارەی وەردەگری بۆ وەستانی تەکسیەکان. ئێمە چەند ساڵە لێرەینە کە کار دەکەینە لێرە یعنی نەبووە کۆمپانیایەک بێتن کە ڕسمیش نییە بەپێی ئەو بەدواداچوونەی کە کراوە ڕسمی نییە. یعنی تەنها ئۆنلاینە ئێستا لە شارەکان هەیە بەس نەبووە لە ناو بازارێک کە یعنی شوێنی معیشەتی خەڵکی هەژارە ناو بازار شوێنی دەوڵەمەنشین نییە بازار هەمووی فەقیرەکەی دێ بە دوای شتی هەرزاندا دەگەڕێ یعنی ڕۆژانە 24 داخلی ئێمە دەیکەین یعنی نەبووە کۆمپانیایەک بێ ماگانە پارەمان لێوەگریتن. داواشمان لە جەنابتانە کە سەکانمان بگەین لەلایەنی سەرۆ لە سەرۆکی حکومەت یعنی بەڕاستی نەبووە ئێمە لە ناو شاری هەولێر کە بە ئەمانترین شاردا دەندرێ لە ناو کوردستان و عێراق یعنی پارێزراوترین شارە کۆمپانیایەک بێتن پارەی لە خەڵکی فەقیر وەگرێ بەبێ سەبەب بەبێ هۆکار ئێمە دەیزانین چونکە یعنی سەیری کە گەرجەنابەت بیبین ئێستا و کابینەیان داناوە زیاتر لە 6 ڕۆژە دایان ناوە بەڕاستی ئێمە لە 6 ڕۆژەی دانراوە ئیشوکارمان نەماوە یعنی شوێنی ئیشەکەیان لە ئێمە وەگرتوەوە 4 تەکسیمان لێ ڕۆیشتۆ کە پێشتر تا دەرکەی ڕئیسی دەچوین ئێستاکە نەماوە یعنی ئێستا هەر هەموو لێرەینە وەڵای گرە و لەگە دەکەم هیچ سیاقێک لە سپێنیەوە تا 15,000 هیچ نەکردیا هەر هەموو ڕسقی ماڵ و منداڵمان لە سەو تەکسیە. باشە کاکتوانە بڕە پارەیەک لێ وەردەگرن وەک دەڵێن مانگانە بڕێک پارە لە ئێوە وەردەگرن ینی ئەم کۆمکانە وایە دەڵێن 120 لێ وەردەگرێ لەگەڵ هەل نەفرێک یعنی کە ئێستا تۆ 5,000 ببەی 1000 دینار بۆ شەریکە دەڕواتن یعنی نەبووە ئەمن لەسەر ماڵی خۆم تەکسی بە پارەی خۆم کڕیومە لەزگە بە پارەی خۆم دەیدەم هەموو ساڵانە ڕێگاوبان بە پارەی خۆم دەیدەم شەریکەیەک لەولاوە ببێتە شریک لەگەڵ من یعنی نەبووە بەڕاستی شتەی جوان نییە ببێتە شریک لەگەڵم. چەند ساڵە لەم شوێنە کارەکەن من شخصی خۆم لە پێش سوتانەوەش لێرەمە پێش 2017 ئەمە لێرەینە یعنی چەند ساڵە لێرەینە ئەلحەمدولیلا لێرە کە شت لە ناو سیارە بەجێماوە ئێمە گەڕاندومانەتەوە یعنی شت لێرە نەقز هەر شتێک ناو سیارەکان بەجێماوێ بە ئەمانەت گەیشتەوە دەستی خۆی. ژمارەتان چەندە کاک؟ ئێستا ئێمە بپێ ئەو تەوقیعانەی کە ناو خۆمان خڕمان کردوتەوە لە بیدایەتی چلمەتی تاوەکو ئاخری نزیک 119 تەوقیعمان خڕ کردوتەوە کە ئێمە ناڕازین بەپێ ئەو کابینەی لێرە هەبیتن. باشە داواکارین گۆچیە ئێستا داواکاری لایانی پەیوەندیدار داواکاریمان لایانی پەیوەندیدارە ڕێخستنەوە بکرێتن بەڵام کۆمپانیاکە لا بدرێ بابێ شوێنی تەکسیەکان هەمووی بە جوایزی دابدرێتەوە کە قەتعی تەکسی لێ بدرێتن هەر کەسە لای سیارەی خۆی بێتن کە سیارەی بەجێنێلیتن ئیزدیعام بکرێت لەسەر جادەکە وەلەو ئێمە یارمەتی مرورەکانیش دەینەوەن یارمەتی مەدەین ئەمە نەبووینە هۆی ئیزدیعامی ئەو جادەی حەزیشمان لێ ئەو کابینە لێرە نەمینێتن وەک پێشتر ئێمە ئیش بکەینەوە ئەو 4 سیارەشمان بدرێتەوە کە پێشتر لێرە هەمان بوو. بە وردەکاری زیاتر من قسەم لەگەڵ وتەبێژی وەزارەتی گواستنەوە کرد بەڕێز دیلان ڕەشاد باسی لەوە کرد ئەوان وەکو وەزارەت تەنیا مۆڵەتی کۆمپانیای تەکسی ئۆنلاینیان داوەتە ئەم کۆمپانیایە کە بە ناوی مستەر تەکسیە ما باقیتری ئەوان ئاگادار نین لە دانانی ئەم کابینەیە لەو شەقامەدا.